کاک ژیار گۆڵپارێز دەشتی بەرگری بڕوا حسێن حەمەیادا کاردۆس عەلی ئارام بابانی ناوەڕاست سامان بورهان ئەحمەد قەڵاتووکی ئەحمەد میکایل هێرشبارەکان لازۆ عەلی حەمەد حامد و چالاک سەرکەوت هاوڕێنستان مالانیەت کالەکەم کورتیمان بوونن گەر لایڤەکە وەک پێویستنە بوو ستان مالانیە ئەنجام وەڵای ئێستا دەست پێ کردووە 0-0 ئەو بەکرد تەلەفۆنی شو ماڵمان تازە بکەم بڵێ بیدێت تەلەڤیزیۆن کاک سۆران گۆڵپارێز دەشتی عەبدوڵڵا بەرگری حەمەیادا کاردۆس عەلی بڕوا حسێن ئارام بابانی ناوەڕاست ئەحمەد کریس سامان بورهان ئەحمەد قەڵاتووکی هێڵی پێشەواش چالاک سەرکەوت و حەمەد حامد و لازۆ عەلی کاک مەڵبەند باشی باش کاک مەڵبەند کاکە ئەو کاک بێستون دەستی جیراوەستانی پێ لای بڵێ بیدە بە تەلەڤیزیۆن زۆر سوپاس وەستا یوسف ئینشاڵڵا هەوڵ دەدەین بە پێی توانە بەردەوام بین لە لایڤەکە کاگا و بەکرد چی بوو؟ باش کاک سەنا ساڵە وەڵای گەر کێشە لە خەتدا هەبێ جینە لای ئێمە هیچ کێشەیەشی نییە کاک سەر بە 0-0
أنا بشيل أبغى أنا تدخل بس كلمة لك هذا وتيسي كاك كاك دكتور إبراهيم بالله إن شاء الله يستاهل دادن پخش بکنه تلویزیون. كاك راميار إلى تلفزيون الرانيا پخش دکرد. کاک محمد ساوا برادران هول دادن پخش. کاک رکوتی وادارم بدل تام والله. كاك محمد رانيا والله كاك لا ما هيك شيء شيء نازم تلخي حس خلالك ب لا ما درناك ولا ونا کرنے ہوا Tamam, wziąć z pas.
بریلاز هەڵدەوە بەریلاز و واغی بێن بریلاز و ژیان خوا خواوەرە ئیفرادی چۆن دەکەنیتەوە ئەو پاسە جوانەی بۆ هاتووە بەگنا دەبێ بەگ ئەسە پاسەکەش نەزانین دوو تای بزانین زارێکی بدەیت لە جوزە نازو آرام آرام پیش آرامی پیش
خلينا سالك برو سالك برو يا احمد خبز دواء والله شنو ناقين توكا ما بدي شيء بدي خبز دواء بطلي برا بطلي ما تسوتوا بالزمن والله Agulan 0-0 بیسکولەشی گەیمی یەکەم ڕۆژوە 0-0 بطل يا احمد ئەو بەکر کاک ئەو بەکر başka بين دقيقة أول خراب بين دقيقة أول خراب بين دقيقة أول خراب بدنا صح عندنا مسيطرين
كان محمد 0-0. ئەنجامی یاریەکە 0-0 کاکەکوان لە دانیشە ڕاستەوخۆ لە ئەحمەد کریسەوە جێبەجێ دەکرێت. ئەنجامی یاریەکە 0-0. سبورت وهيك ومهمية. تلفزيون جيبه اسمه؟ تلفزيون. السلام عليكم. بس هنا هالكفين اخو. Hangi çanda? 0-0. بەڵکە عەبدوڵڵا ئەڕانیە بە درێسی سوور و گارە بە درێسی زەرد دیاری دەکەن. بدي ما اظن ما اظن قاعد
سی خولەک لە کاتی گێمی یەکەم ڕۆشتووە ئەنجام یاریەکە بە بێ گۆڵ Kanka. Al sonra geç. كافر ئەنجام یاریەکە 0-0. Gel gözüne gidiyor.
بلال نظام 0-0. جول يكم بوياني رانيا آرام عزيز آرام باباني. جول يكم بوياني رانيا. جول يكم بوياني رانيا. لا فيش فايدته والله. جول يكم بوياني رانيا.
riske. ده في رزق. Hani ben her zaman da ciğer. کاکاریان ئارام بابانی گۆڵی یەکەمی تۆمار کرد.
ماشي بس هذا ريموت یاریەکە لە دهۆکە براجان ئارام بابانی گۆڵ یەکەمی ڕانیەی تۆمار کرد ئاگڕێبین یەک بەس ڕانیە یەک گاراس أنا كنت بس کۆتایی گێمی یەکەم بە ئەنجام 1-0 لە بەرژۆندیانی ڕانیە بە کۆتا هات گۆڵ تاکە گۆڵ یانی ڕانیەش لەهەن ئارام بابانیەوە تۆمار کرد